دەستخۆشەتیان لێکم کەناڵێکی سەرکەوتووە بینەری زۆرە بینەریشیم دەستخۆشیتان لێکم و سەرکەوتوو بن. کەناڵی کورسات کەناڵێکە بەلای منەوە جێ شانازی و سەربەرزیە بۆ گەلی کورد و بۆ هەرێمی کوردستان. کەناڵی کورسات ئەبێ دایمە پێداگری و داواکاری لەسەر مافەکانی گەلی کورد بکات لەگەڵ بەرامبەرەکەیان. بەڵام کردوێتی بەڵام ئەمانەوێ زیاتر جدیتر هەنگاو بنێشەڵا بۆ داکۆکیکردن لەسەر مافی گەلی کورد. جاب کە من حەدام بەزرا پێم بەعجوب بوو یعنی معجوب بووم پێی ئەوە کەناڵێکی کوردی کە ئاوایە و یعنی هەوڵدار نەمەزانی مەسەلەکە چییە. هەوڵدار کەناڵی کورسات دامەزا یعنی زۆر پێم خۆش بوو کە دوایی بۆم معلوم بۆ ڕام کەناڵێکی خۆمانەی حیزبی خۆمانەیە و کوردیە و دیفاع لە گەلی کوردەکانی لە خۆمە عەجایب و معجوبی بوو. وەک هونەرمەندێک بەڕاستی یعنی هەمیشە کورسات پشتگیر و پشتیوانی هونەرمەندان بووە بە تایبەتی دەڤەری ناوچەی هەورامان تاکە کەناڵ بۆ کورسات هەمیشە هونەرمەندانی هەورامان و کەلتور و تەنانەت نەک باشووری کوردستان ڕۆژهەڵاتی کوردستانیش هەمیشە بەرنامەکانی کورسات ئامادەیان هەبوو لەوێ بە چ لە یادی پیشالیاری زەردەشتی بوو بێ چ لە یاد ئیشە ڕەنگینەکانی دەستڕەنگینیەکانی خەڵکی هەورامان هەمیشە کورسات دەرگای واڵا بووە بۆ هونەرمەندانیش بە تایبەتی ڕەنگەکانی نەخوێندەوە ئەمە چ ڕەنگەکە ئەوە چ ڕەنگەکە خزمەتی بە هونەر کردووە لە هەر بیر و باوەڕێکی جیاواز بوو بێ هەرچیەک بوو بێ کورسات یعنی بە ماڵی خۆی زانیوە و هەمیشە حەزی کردووە خزمەتی بکات. بە بۆنەی یاژامەزانی کەناڵی کورساتەوە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستی هەموو بینەرانی کورساتەکەم دیارە کورسات وەک چۆن لە مێژوودا لە ڕووی کەلتوری و لە ڕووی هونەری و لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و گرنگ تەواوی بە هەموو تیم کێشەکانی کۆمەلگاداوە لە ئێستاشدا کورسات وەک چۆن لە پێشدا کورسات ماڵی هەمووان بووە لە ئێستاشدا کورسات ماڵی هەمووانە بۆیە پێشنیارەکەم کورسات گرنگی زیاتر بە بابەتی کەلتوریدا لەو فەوزا سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی کە ئێستا تایبەت لە سۆشیال میدیای هەیە خۆشبەختانە کورسات ئەمە جیا بووە کورسات جیاواز لە هەموو کەناڵەکانی تر کورسات جیاواز لە سۆشیال میدیاکانی تر بابەتی کللتوری و تایبەتیەکانی هێشتۆتەوە لای خۆی وە گرنگی زیاتر بەو ڕابدەنەتەوەی و بۆغدە سیاسی و کۆمەڵایەتیداوە کە تا ئێستا ماوەتەوە هەر سەرفرازم. من دەمێکە ڕای خۆم لەسەر کورسات چەسپاندووە ئەوش ئەوەیە کە کورسات یەکێکە لەو کەناڵانەی کە هەست بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیەکە بە تیۆری بەرپرسیارەتی کارەکە بەرپرسیارەتی بەرامبەر بە ئاشتەوایی کۆمەڵایەتی بەرپرسیارەتی بەرامبەر بە گواستنەوەی کەلتور لە نەوەیەک بۆ نەوەیەک بەرپرسیارەتی بەرامبەر بە پاراستنی زمانی کوردی ئەدەبی کوردی هونەری کوردی هاندانی هونەرمەندان بەرپرسیارەتی بەرامبەر بە ئاسایشی نەتەوەیی ئەمانار هەمووی کۆمەڵی سیفاتن کە کورسات جا دەکاتەوە لە ناو ئەگەر بە پەنجەی دەست بیان ژمێریت ڕەنگە پەنجەی یەک دەستەواو نەکات لەو کەناڵانەی کە لە کورساتە لە ناو کوردستانە کارەکەن چەند ساڵێکە کورساتێکێکە لەوانە و لە هەڵکەوتۆکانیشانە. ئەو کەناڵە کەناڵی دایکە کەناڵێکە جوانترین باشترین بەرنامە و شتە جوانەکانی ناو کۆمەلگا و هەموو ئەو دیاردا و جوان و ناشرینانەی کەوا لە کۆمەلگایە دەبین لە ئێمە پیامانە بینیوە و پیامانە بیستووە کە بە شێوەیەکی جوان شیکارێکی جوان بە تەنزێکی هونەری جوان ئێمە ئەو شتانەمان هەموو تیادیوە. من بەش بە حاڵی خۆم کەناڵی کورسات بە کەناڵێک ئەبینم کە من خۆم نەم چاشە ڕەنگینەوە هەموو جەماوەری کوردستان منی بە جەماوەری کوردستانی ناسانوم زۆر خۆشحاڵم هیوادارم ئەم کەناڵە بەرەو پێشەوە بچێ هیوادارم ئەو کادرانە لە هەموو سێکتەرەکانی بەرنامەکانیان برەو بەو بەرنامە جوانانیان بدەن. پیرۆزبایی 23 ساڵی دامەزرانی کەناڵی کورساتەکەم بە حقیقەت کەناڵی کورسات پێشەنگی کەناڵەکانی ڕاگەیاندنە لە نێو تۆڕەکانی ڕاگەیاندن ئەوەی ڕاستی بێت دڵی خەڵکی کوردستانە لە ئێستادا لەبەرەوەی کەناڵێک کە زۆربەی زۆری بینەری هەیە پێشەنگە لە نێو کەناڵەکانە یعنی ئێمە خودی خۆمان تا کەناڵی کورسات وەستا بێ سەیری هیچ کەناڵیشکە ناکەین لەبەرەوەی شتەکانی واقعی و ڕازگۆیانە لە بواری ڕاگەیاندنە لە هەموو بوارەکانە لە بواری هەواڵە لە بواری وەرزشیە
لە بواری منداڵانە شتەکان بە واقعی جۆزێتەوە بۆ بینەر. بە بۆنەی ساڵیادی کەناڵی کورساتەوە پیرۆزبایی ئاڕاستی کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین بەڕاستی کەناڵی کورسات دەتوانین بڵین تاکە کەناڵە ئەتوانێت لەسەر هەموو پرسەکان لەسەر هەموو بەرژەوەندیانی کە ڕەبتی بە میلەتی کوردەوەیە قسەی هەبێ و قسەی جیاوازیە بێ. کەناڵی کورسات لای من بەڕاستی کەناڵێکی کولتوریە پیرۆزبایان لێکەین هیوادارین بەردەوامن لەسەر هەمان ڕێچکە و ڕێباز دەستان خۆش بە پیرۆز بێ ئینشەڵڵا.